لە نێو ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز ئەچانۆر سەرۆکی یەکێتی فڕۆکەوانی و گەشتیاریم کردووە. کاکا تا بەخێر بێی. جەژنی شەپیرۆز بێ. دوم ڕۆژی جەژن لە جەنابەت و بینەرانی کورسانی وزیش پیرۆز بێ. کە کاتێک باز دێتە سەر بۆنە و جەژن دیوێکی گەشتیاری هەیە. ئێمەش جەژنێکمان بەڕێ کرد کە جەژنی ڕەمەزان بوو بۆ بەتایبەت گەشتیاری نێودەوڵەتی و بیانی و دەرەوە تۆزێک گرفتە بوو لەوەی کە گەشتی فڕۆکەوانەکان یاخود گەشتە ئاسمانەکان ڕاگیرابوون بۆ هۆی جەنگەوە. ئەم جەژنە چۆن بوو؟ ئایا چالەکیەکانی گەشتیاری فڕۆکەوانی ئاسمانی چۆن بوو؟ گەشتیاری بیانی بە ئاسانتکتیان دەستکەوت و هاتن؟ بەڵێ ئەم جەژنە لەگەڵ جەژنی ڕەمەزان زۆری فەرق بوو لەبەرەوەی جەژنی ڕەمەزان و نەورۆز کە تێکەڵا بوون و مانگی ڕەمەزانی پیرۆزکە تەواو بوو و خۆش دەزانی دۆخەکەی ناوچەکە ئەم بێ نائارامیە و جەنگە بوو لەگەڵ ئیستا زۆری فەرقیانی لە ساسە فەرقی کردو ئیسا خۆشتان دەبینین لە جادەکانە لەسەر لە هوتێلەکانە کە زۆربەی زۆری پڕوەتەوە لە گەشتیار بەڵێ زۆر دڵخۆشکارە ئەم جەژنە یەکەمیان بە بۆیەوەی نیمچە ئارامیەکەی لە ناوچەکە ئینشەڵڵا ئەم ئارامیە بەردەوام بێ بۆی دووبارە گەشتیاران ڕوو بکەنەوە شاری سلێمانی خۆشەویست دومیشان هێڵەکان دەستیان کردێتەوە بە کارەکانیان سێ ئیستا وەکو خۆ دەبینی گەشتیارانمان هەیە لە وڵاتی ئێرانی شۆکە هاتوون بەڵێ لەوە چ لە ڕێی گروپاتۆنەوێت بەڵام گەشتیاری خۆرەسک زۆرە چواریش ناوچەکەی ئێمە ئاو هەواکەی و ئەم بارانە کە تا ئیستا هەیە و مانەوەی ئەو سەوزێ جوانی شوێنەکان وای کردو کە گەشتیارێکی زۆر بۆ بکاتە شاری سلێمانی بەتایبەتی ئەو خزمەتە جوانانە و ئەو پێشوازیە کە لە بازگەکانە ئەکرێت و لە فڕۆکەخانەکانە ئەمە خۆی وای لە خۆی کردووە کە ئەم جەژنە لەگەڵ جەژنی پێشترا فەرقی هەبێ. بابەتی گەشتە ئاسمانەکان چ کاریگەرییان لەسەر ڕاکێشانی گەشتیار هەیە؟ بەڵێ وەکو خۆت ئەزانی فڕۆکەخانە ئەو شوێنەیە کە ئەو شارەیان ئەو ناوچێ ئەبەستێتەوە بە دنیای دەرەوە ئێمە خۆشبەختانە 2 هەفتە پێشیستا هێڵی ئاسمانی عراقی دوای 2 ساڵ و دەمانگ هێڵەکانی گەشتەکانی دەست بۆ کردەوە بۆ وڵاتی تورکیا بەتایبەتی بۆ فڕۆکەخانەی ئەستەمبول لە کەرکووکی شەو ڕۆژانە ئیسا کە گەشتی هەیە هەر سبەی گەشتی نێوان تاران سلێمانی تاران دەست پێکات و کە ئەمە خۆی لە خۆیە گەشتارێکی باشی لەسەر لە سبینەوە کە دەست پێکات و دێت ئەمانە و گەشتەکانی مەلەکی ئەردەنی بەردەوام بۆ گەشتەکانی فلای دوبەی لە حوتی مانگە و گەشتەکانی خەتەر ئەمانە دەست پێکاتەوە ئەمە خۆی لە خۆیان گەشتارێکی باشیش بووێنی ئەگەرم گەشتیارانە بە مەبەستی تیجارەت بیان گەشت بێ گرنگەوەی سەردانی سلێمانیەکەن و شوێنەکانی پێبژێتەوە. لە ڕووی چوونی گەشتیاری خۆمان بۆ وڵاتانی دراوسێ و دەرەوە گەشتە ئاسمانەکان تەواو ئەتوانین بڵێن بەباشی دەستیان پێکردوێتەوە کەی بتەوێت گەشتە هەیە بۆی بچتە تورکیا و وڵاتانی دیکەوە تا چەند خواستی خەڵک لەسەر تکت هەبوو بۆ جەژنی قوربان بچنە دەرەوە. بەڵێ وەکو ئەرزم کردی ڕۆژی شەمەوە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی 16 مانگە دەستی کردەوە بە گەشتەکانی بەڵێ هەردوو تا ئێستا کە تو گەشتی کردو هەردووشی بە پڕی ڕۆشتووە و لە کەرکووکیشەوە ئەنێشت پڕە لە هەولێرەوە کە لە 8 مانگە و تورکی ژێلانی ئەمانە دەستیان پێکرێت و ئەوانیش گەشتەکانی ئەم جەژنەمان بە تایبەتی لەسەر وڵاتی تورکیا بووە ئێرانش بەشی خۆی گەشتی هەبوو کە گەشتیاران ڕۆشتوە بەڵام بەداخەوە کە تۆزێ دواکەوە جینا فڕۆکەی ئەوانیش بەیانی پڕە بوو ئەمانە تەسیری تەواوەتی خۆی هەبووە بەڵام تۆزێ لە نرخە گرانی پێوە دیارە کاک پێشایان چۆنە ئەویش لەبەرەوەی لاینی هاتنی ئەو فڕۆکانە کە یەنەوە فڕۆکەخانی جەلال تاالبانی نێودەوڵەتی گۆڕاوە بۆ نمونەگەر فلای دوبەی بێ مقارنەکەی بە جاران ئیسا 2 سەعات زیاتر بە ئاسمان و ئەمێنێت و واتە کە لە ئیماراتەوە دەرەچێتێتە وڵاتی سعودی و لە سعودیەوە لە ڕۆژ ئاوای عێراقەوە لە ڕوومادی و داخڵە بێت و تا ئەگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاالبانی 2 سەعاتی زیاترمە 2 سەعات فیوڵیتی و گرانبوونی تکت ئەوەی کە لە جیهانە هەیە ئەمە ڕۆژانە باسی دەکەین بەرۆکی خۆشمانی گرتووە. بەڵێ بەرۆکی خۆمانی گرتو ئیش خۆ دەزانی فیۆڵەتی کە کەم بۆ ئیسا بۆنسی شتەکان کەم بووە ئەو لاینانش کە درێژ بۆتەوە و جاوکو جارانیش ئەو گەشتیارە نییە لە بارینە ئارامەکە ئەمە نرخی گران. کاک عەتا پێشتر بەر لەم جەنگە جارێک میوانداریم کردی هەندێک هەواڵی خۆش لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاالبانی پێبوو ئەوەش کە گەشتی ڕاستەوخۆ ئەبێت دەست پێیەکە لە نێوان ئەم فڕۆکەخانەی لە سلێمانیەوە بۆ وڵاتانی دیکە بە تایبەت ئەوروپا باس دەکرد. ئەم جەنگە تا چەندەمەی دواخست تا چەند گرفتی بۆ ئەمە دروست کرد وەکو جەناب دەزانی و هەموو ئابووری ناسانیش ئەزانین لە هەر شوێنەکە نەئارامی هەبێت جەنگ هەبێ طبعاً دۆخی ئەو منتیقەیە تێگەچێ بەگشتی ئێمەش هەرێمی کوردستان کە لە وڵاتی عێراقی فیدراڵە ئاژین بە دەرنەبووین لە وڵاتانی دراوسێمان سا وڵاتێکی وەکو دوبەی بۆ هەموو اینەوە کە ئەو کێشانەی تیا هەبوو وڵاتانی کەومانە ئێمەش تەسیرێکی زۆری لەسەر هەبووە بەڵام هەر لە دەی چوارەوە کە ئەم گرێ بەستە وەستا
الحەمدوللا ئێرلاینەکان ڕویان کردەوە فڕۆکەخانی نێودەوڵەتی جەلال تالێبانی وردە خەریکە وردە ئێمەشەکەینەوە سەر ئیشەکان و کارەکانی خۆمان ستێپ بای ستێپیانی ئەڕێن و بەڵامی تر ئەوەیە وەختێکی ئەوێت گەشتیاری ئەوەیە کە کێشەیەک دروستەکە یەکەم کەس گەشتیاری گرێتەوە کاتێکیش کە حەلە بکرێتەوە گاتە نەتیجە ئەخیر شوێن دەرگای لێکرێتەوە. باشە قەبارەی زیانەکانی ڕاگررتنی گەشتەکان بەگشتی چۆن بوو ینی بەرچاوڕوونێکمان بێت دوایین ئامارتان کە گەشتەکان ڕاگیرا بوو چەند بوو لە چەند نبوو. بەڵێ ئێمە وەکو لایانی خۆمان وەکو کەتی تایبەت دەتوانین بڵێن بەڵام گەشتەکان کە لە فڕۆکەخانی نێودەوڵەتیەوە ئەوان لای ئەوانە زیاد لە 200 بۆ 250 گەشت بەنزیکراوەی یان کەمی کە ئەمانە کە ڕاگیرا لە وەختەیە و زەرەر و زیانی کۆمپانیا و نووسینگە گەشتارەکان لە میلیۆنانە دۆلارە بوو یان لەسەر 2 میلیۆن و 3 میلیۆن دۆلارە بوو. ئەمڕۆ تەماشایەکی فلایت ڕادەرم کرد ئەوەی کە بەڕادار چاودێری دۆخی فڕۆکەکانێکی وڵاتی ئێران یاخود ئەو خەتەیەکێتە سەر ئێران تاوەکو ئێستا خەتێکی چۆڵە یعنی جۆرێک لە حەزەر و لە ترسەیە ئەگەر بێت و جەنگ دەست پێ بکاتەوە ئەم چۆڵەیە دووچاری عێراقیش و ناوچەکە ببێتەوە زەرەرەکان گەورەتر نابن لەوەی پێشوو. بەڵێ وەکو خۆ دەزانی ئەو فلایڕادار کە جەنابە سێکتەوە لاینەکان کە لەسەر یەک هێڵ و مستەوان کە ئێمەژەگرێت و ئاسمانی ئێمەژێکرێت بۆ زۆربەی زۆری ئەو ئێرلانەکەیت ئێمە هیوادانی کە جەنگ نەبێتەوە بەڵام کە جەنگ بۆە تو شەریکاتی تەیرانەکان هەمووی تەمیناتیان قورسە لەبەر ئەوە گەشتەکانیان کانسڵەکەن و بۆی تووشی ئەو تەمینە قورسانە نەبن. بەڵێ من سوپاسی تۆکەم ماندوم کردی بەم جەژنە پێم خۆش بکە گفتوگویەک لەسەر ئەو گەشتە ئاسمانیانە بکەین. سەرۆکیەتی فڕۆکەوانی گەشتیاری زۆر سوپاس ماندوومان کرد. زۆر سپاس بۆ جەناب تو لە خزمەتە. بەڕێزی سوپاس.